مسرور بارزانی نووسراوێکی خوبات تاڵەبانی ڕەت دەکاتەوە. مسرور بارزانی نووسراوێکی خوبات تاڵەبانی ڕەت کردەوە و پلانێک بۆ پڕکردنەوەی پۆستی وەزیری پێشمەرگە ئاشکرا دەبێت. دوای تێپەڕبوونی چەندین مانگ بەسەر دەست لە کارکێشانەوەی شۆڕژ ئیسماعیل وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان هێشتا ناکۆکیەکان لەو وەزارەتەدا بەردەوامن سەرباری ئەوەی فشارێکی زۆر لە ناوخۆ بەتایبەت لەلایەن هێزی هاوپەیمانانەوە بۆ تێپەڕاندنی و گرفتانەی لە وەزارەتدا هەن، بەڵام هێشتا پۆستی وەزیر خاڵیە و هیچ شوێنگرەوەیەکی بۆ دانەنراوە. لا تازەترین پێشهاتچا و هەر لەژێر فشاری هاوپەیمانان خوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێم نووسراوێکی بۆ دارا ڕەشید وەزیری پلاندانان دەرکردووە تا وەک وەزیری پێشمەرگە بە وەکالەت دەست بەکار بێت. بەڵام نیوا بەختیار سدیق ئەمینداری وەزارەتی پێشمەرگە لە پشکی یەکێتی لا نوێترین لێدوانیدا دەڵێت نووسراوەکە لەلایەن مەسرور بارزانی سەرۆکی ئەنجومەنی وەزیران ڕەت کراوەتەوە و ڕۆستەکە شکستی هێناوە بۆ تێپەڕاندنی قەیرانەکانی وەزارەتی پێشمەرگە. هەر لەم چوارچێوەیەدا و بۆ چارەسەرکردنی پرسی پۆستی وەزیری پێشمەرگە بە گوێرەی لێدوانێکی مستەفا چاوڕەش فەرماندەی هێزەکانی هەفتای یەکێتی خوبات تاڵەبانی لە هەوڵی گێڕانەوەی شۆڕژ ئیسماعیلدایە کە پێشتر دەستی لە پۆستی وەزیری پێشمەرگە کێشا بووە. هەر لەم نێوەندەشدا و بۆی ڕێکنەکەوتن و هەڵواسراوی کێشەکان لە نێوان یەکێتی و پارتیدا و پڕنەکردنەوەی پۆستی وەزیری پێشمەرگە هێزەکانی هاوپەیمانە چەندین جار هەڕەشەی بڕینی هاوکاریەکانی هێزی پێشمەرگەیان کردووە. ئەگەر کێشەکان چارەسەر نەکرێن و گرفتی زیاتر بۆ یەکخستنەوە و چاکسازی لە وەزارەتی پێشمەرگە دروست بکرێت بۆ ئەمەش هێزەکانی هاوپەیمانان ڕۆژ بە ڕۆژ لە پرۆژەی هاوکاریکردنی هێزەکانی پێشمەرگە سار دەبنەوە.